بینەرانی کورسانی سڵاتان لەبێ مزریان ڕەحمانم هەواڵا بورێکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرز بووە. هۆکارەکەی پاڵپشتی ترامپا بۆ کاندیدی ڕاستپێردراوی سەرۆکوەزیران و ڕۆمبوونەوەی ئاسۆی پێکێنانی حکوومەت. لەسەر ڕاستپاردە و فەرمانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵمەتی نۆژەنکردنەوەی شەقام و کۆڵانەکانی سلێمانی بەردەوامە. 80000 مەتر چوارگۆشە لە شەقام و کۆڵانەکان قیرتاو دەکرێت. بەهۆی بارودۆخی ناوچەکە و خراپی دۆخی هاوڵاتیان ژمارەی گەشتیاران لە ئەشکەوتی سەهۆڵان لە ڕۆژهەڵاتی کوردستان کەمی کردووە. سەهۆڵان دووەم گەورەترین ئەشکەوتی ئاویە لە ڕۆژهەڵاتی کوردستان. 64 ڕۆژە ئینتەرنێت لە ئێران بڕاوە. جگەل لە لێکەوتە ئابوووریەکانی لە ناوخۆی وڵات بووەتە هۆی کەمبوونەوەی ژمارە بەکاربەرانی کۆمپانیای مێتاش. دووبارە سڵاتان لەبێ ئەمڕۆکە هەواڵا بوریەکان بە بەهای دراوەکان و هەروەها نرخی کانزاگران بەهاکان دەست پێکەین. ئەمڕۆکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردو، بەرزبوونەوەیکی باشیشی تۆمار کردووە. باسی هۆکارەکەی تام بۆکەم سەرەتا بە بەهاکەی دەست پێ بکەین. 100 دلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 153,000 دینار لە کاتی داخرانی بازاڕە مامەڵی پێوەکرا. بارودۆخێکی باشە، یعنی بە لە بەرچاوگرتنی ئەوە کە هەیبوو ئەو بارودۆخەکە هەیبوو لە ماوەی ڕابردووە، ئەوەی کە کاریگەری لەسەر دینار دروست کردووە. سەرەتاوەیە کە سەرۆکوەزیرانی ڕاستپێردراو لە عێراق دیاری کراوە بڕیارە حکوومەت پێک بهێنێت. ئەمریکا ڕەزامەندی داوە، تەنانەت بە تەلەفۆن قسەی لەگەڵ کردو، ئەڵەن تەنانەت ئەمە بابەتێکی دەگمەنە کە ترامپ لەگەڵ سەرۆکوەزیرانی ڕاستپێردراو قسە بکا و داوەتیشی بکا بڵێ وەرسەردانمان بکە لە واشنگتن. و جیاواز لەمە بەهۆی ئەو هەڕەشانەوە کە ئەمریکا هەیبوو لەسەر عێراق بۆ دژایەتیکردنیەوەی کە نووری مالکی ببێ بە سەرۆکوەزیران، وتیان دەست بەسەر دۆلاری عێراقا گیراوە لە ئەمریکاوە، ناهێڵن دۆلار بێتە عێراق. بەڵام ئەوەی کە ئەم کاریگەریە باشەی لەسەر دینار دروست کردووە کە یەکەم وەجبەی دۆلار لەلایەن ئەمریکاوە هاتووە بۆ عێراق، وەکو ئەوەش وەکو کاردانەوەیەکە بۆ ڕەزامەندی ئەمریکا بۆ گۆڕینی سەرۆکوەزیرانی ڕاستپێردراو کە ئەمانە هەمووی کاریگەری ئەرێنی و باشی لەسەر بەهای دراوی نیشتیمانی دروست کردووە. جگە لەوەش ئەزانین کە بارودۆخی ناوچەکەش جارێکە بە لە بەرچاوگرتنی جەنگەکە کە هەبوو، هەرچەند ناسەقامگیری زۆرە لە ئانوساتایە ئاگر بەستەکە کەس نازانێت چی بەسەردە، بەڵام بە لە بەرچاوگرتنی و بارودۆخەکە هەبوو لە ماوەی ڕابردووە و جەنگەکە زۆر جەنگێکی سەخت بوو. ئێستا خراپ نییە بارودۆخەکە، بۆیە دینار بەرامبەر بە دۆلار هەرچەندە بەراورد بە پێش جەنگەکە دابەزیوە، بەڵام خراپ نییە بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ناوچەکە. 100 پاوەند لە کاتی داخرانی بازاڕە بە 203,000 دینار مامەڵی پێوەکرا. 100 یۆرۆ بە 179,000 دینار بوو. هەروەها 100 دلار بەرامبەر بە تمەن بە 18 ملیۆن و 350,000 تمەن بوو. تمەن یەکجار بارودۆخی خراپ بووە بەرامبەر بە دۆلار، تمەن یەکجار دابەزیوە. داڕمانی گەورەی تۆمار کردو. تەنانەت وەزیری گەنجینەی ئەمریکا پۆستی لەسەر کرد لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی و چارتێکی بڵاو کردەوە وتیۆی کە بۆ تمەن ڕوئەیە بابەتێکە کە ئاماژەیە بۆی کە ئابووری ئەو وڵاتە لە داڕمانایە و ئاماژە بۆ ئەوەیە کە گەمارە دەریاییەکان کاریگەری هەبووە. بێگومان یەکێک لە ئەو شتانە کە کاریگەری لەسەر تمەنش دروست کردووە زیادە ڕۆی نییە ئەگەر بڵین گەمارۆ دەریاییەکانی ئەمریکایە، لەبەرەوەی کە لە بەندەرەکانی باشووری ئێرانەوە هەموو هەناردەین و تووزەی ئێران لەوێوە بوو و داهاتی پترۆکیمیا و پۆڵا کە بۆی هەناردەوە هەیبوو لەو بەندەرانەوە بوو و ئێستا کە گەمارویان لەسەر بێگومان داهاتی دراوی دەرەکی ئەو وڵاتە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. 1 ملیۆن لیرەی سووری بە 100,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3386 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کاتی داخرانی بازاڕە مامەڵی پێوەکراوە. با بچینە لای بابەتی زێر وەزی و پاشانیژنەوت بزانین چیان بەسەر هاتووە. ئۆنسەیەک زێر لە بازاڕەکانی جیهان ئەزانین ئەمڕۆکە بازاڕ داخراوە بە 4613 دلار داخرا. ئەوەی کە بۆ زێر ڕوویدا ئەوە بووکە ماوەی ڕۆژی ڕابردوو پاکستان ڕایگەیاند وتی کە ئێران پێشنیازی نوێی هەیە بۆ
ئەمریکا بۆ ئەوەی کە بگەنە ڕێککەوتنێکی هەمیشەی وەوتی لە پێشنیازە نوێیەکە ئێران هەندێک تەنازلی کردووە ئەمە بوو بە هۆکاریەوەی کە نەوت دابەزێ ئەزانین کە نەوت دابەزی بە پێچەوانەوە زێر بەرزبوونەوە تۆمارەکە بووە لە سەرەتای ڕۆژی ڕابردوو زێر هەندێک بەرزبوونەوەی تۆمار کرد بەڵام دوا بەدوای ئەوە ترامپ لە دوانی هەبووتی نەخێر من بە پێشنیازەکەیان ڕازی نیم ئەسڵەن بەکەمتر لەوەی کە من خۆم داوام کردو ڕازی نابم و ئەمە دیسانەوە کاریگەری لەسەر بازار دروست کرد دیسانەوە ئاراستەی زێر و نەوتی پێچەوانە کردەوە. کیلۆگرامێک زێر لە بازارەکانی جیهان بە 148,354 دلار، یەک لیرەی زێڕش بە 978 دلار بوو. ئایارەکان لە هەرێمی کوردستان ئایارە 18 ئایارە 21 ئایارە 22 ئایارە 18 بە 851,000 دینار، ئایارە 21 بە 993,000 دینار و ئایارە 22 بە 1,040,000 دینار کڕین و فرۆشتنی پێوەکرا. ئەوەی کە دەربارەی زێر هەبوو لە بازارەکانی هەرێمی کوردستان ئەوە بوو کە بەهۆی بەرزبوونەوەی دینار بەرامبەر بە دۆلار بۆ هەر ئۆنسیانی بۆ هەر مسقالێک ئەتوانین بڵێ نزیکەی بە نزیکەی 7,000 دینار دابەزینی تۆمار کرد نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان. با بچینە لای زیویش بزانین دەربارەی زی و گۆڕانکاریەکان چیمان پێڵن. زی و ئۆنسەیەکی لە بازارەکانی جیهان بە 75 دلار و 35 سنت داخرا و کیلۆگرامێکی بە 2423 دلار بوو. زیوی مەرمەڕە ئەمڕۆ بێگومان لە هەرێمی کوردستان بە 2495 دلار و زیوی پاڵمش بە 2495 دلار مامەڵەی پێوەکرا. با بچینە لای نەوت بزانین دەربارەی نەوت چیمان هەیە. دەربارەی نەوتی برند وەکوتم ماوەی ڕۆژی ڕابردوو پێش داخرانی بازار ئەوەی کە ڕوویدا لە دوای کە پاکستان کوتی ئێران پاکێجێکی نوێ هەیە هەندێک تەنازلی کردووە نەوت دابەزی و ئاراستەکەی بەرەو دابەزین ڕۆشت بە نزیکەی 103 دابەزینی تۆمار کرد بەڵام دوای ئەوە دیسانەوە ئاراستەکان گۆڕاکە ترامپ دژایەتی و پێشنیازە نوێی کرد بەڵام بە هەر حاڵ یەک بەرمیل نەوتی خاوی برند بە 108 دلار و 20 سنت بوو. دوو شتی زۆر گرنگی تر هەیە دەربارەی نەوت. یەکیانەوەیە کە ئۆپیک پلاس بڕیاری داوە کە لە مانگی شەشەوە بەرهەمهێنان 188,000 بەرمیلی ڕۆژانە بەرز بکاتەوە. بێگومان زین ئۆپیک پلاس هەر خۆی دامەزرانەکەی بۆ بوو بۆ کۆنتترۆلی بازار بوو قەت بەقەدەر ئێستا بازارە جیهانیەکان بازاری نەوت پێویستی بە ئۆپیک پلاس نییە بۆ کۆنتترۆلی بارودۆخەکە لە بەرەوەی کە نەوتێکی زۆر لە بازارەکان دابڕاوە و ئەم دامەزراوەیە ڕەنگە بتوانێت کاریگەری هەبێ هەرچەندە زۆربەی وڵاتە کاریگەرەکانی کەوتونە سەر کەندا و ئاستەنگیان هەیە بۆ هەناردەکردن. بابەتێکی تر کە زۆر گرنگە دەربارەی نرخی نەوت وە گۆڕانکاری دروست دەکات ئەگەر شتێکی نوێ ڕوونەیەات ڕەنگە لەگەڵ کرانەوەی بازار نرخی نەوت بەرز بکاتەوە ئەوەیەکە کەشتیەک کە هەڵگری نەوتی ئیمارات بووە لە دەریای سوور کراوەتە ئامانج بەرەو سۆماڵ ئەڕوا ئەو کەشتێکە دەستی بەسەراگیرەوە نەکراوەتە ئامانج دەستی بەسەراگیرەوە بەرەو سۆماڵ ئەڕوات و ڕەنگە ئەمە کاردانەوەیەک بێ بۆ ئەو بڕیارەی ئیمارات کە لە ئۆپیک پلاس لە ئۆپیک دامەزرای ئۆپیک هاتە دەرەوە و ئاماژێک بۆ ئەوە بێت کە ناهێڵین نەوتەکەت بە دڵی خۆتە ناردە بکەیت کە ئەمە مەترسیدارە بێگومان بۆ بازاڕی نەوت. نەوتی تەکساس بە 101 دلار و 90 سنت و غازی سروشتیش بە 2 دلار و 78 سنت مامەڵی پێوەکرا لە بازارەکانی جیهان. وتمان نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردووە باسی هۆکارەکەیشیمان کرد لەبەرەوەی کە ئێستا ئاسۆی پێکهێنانی حکوومەت لە عێراق هەتاوەکو ڕادەیەک ڕوونە و ئەم سەرۆک وەزیرانە کە ڕاست پێردراوە لەلایەن ئەمریکا و لەلایەن ترامپەوە کەسێکی قبول کراوە بەڵام مانەوێت دەربارەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار زانیاری زیاتر وەربگرین. ئەچینە لای پەیامنێرمان ڕامان مستەفا لە هەولێر. ڕامان سڵاوت لێبێ پێمان بڵێت چی هەیە دەربارەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار. زریان سڵاو لە تۆش بێت ئەو قسانەی سەبارەت بە نرخی با بڵێن بەهای دینار بەرامبەر بە دۆلار باست کرد لە هەمان ئەو شوێنێک کە منیشی لێم کە زۆرێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراوی لێ ئێرە و بە هەمان شێوە خەڵکی ئاسایشی لێ هاوڵاتیان لێرە دێن لەسەر با بڵێن کەسایەتی جۆرا و زۆر ئاستی جۆرا و زۆر پیشەوەرەکان هاوڵاتی ئاسایی بازرگانەکان لێرە ئاڵوگۆڕی دینار بەرامبەر بە دۆلارەکەن هەمان ئەو قسانە کاریگەری هەبووە لەسەر ئەو بابەتی کە تۆش باست کرد ئەوەی کە هەیە لە ئێستادا بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو گۆڕانکاری هەبووە لەسەر بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار هۆکارە سەرچیەکانی ئەوەیە کە
لە ئێستادا پێکهێنانی حکوومەتی تازەی عێراق کاریگەری زۆر هەبووە بە جۆرێک کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە 153,000 و هەمان شێ و 154,000 دینار مامەڵە بە دۆلار ئەوە کرات. ئێستا کە من تو قسەی تێداکەین کە من ڕاستەخۆ نرخی 100 دلاری ئەمریکی بەرامبەر 152,775 دینارە. ئەمە لە کاتێکدایە کە ئەمڕۆ علی زەیدی کە سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوە بۆ پێکهێنانی حکوومەتی تازای عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردووە. ئەمە لەگەڵەوەی کە ناوەکەی ڕاگەیەندرا لە چەند ڕۆژی ڕابردوودا کاریگەری زۆر هەبوو لەسەر دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار لە بەتایبەت لە دوو ڕۆژەی ئەمڕۆوە دوێنش 2000 دیناری بەتەواوەتی دابەزیوە. ئەوەی کە هەبوو وەک ئاماژەم پێدا هاوڵاتیان و بازرگانان ئاماژە بەوە دەنکە ڕوونبوونەوەیان ئاسۆی دیاری پێکهێنانی حکوومەتی تازای عێراقێکە کە لە هۆکارەکە و لەگەڵ ئەوەشدا خاوەن نووسینگەکان ئاماژە بەوە دەن پیرۆزباییکردنی دۆناڵد ترەمپ لە سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوە ئەمەش کاریگەری هەبوو وتارەکەی و لەگەڵ ئەوانشدا هۆکارێکی دیکەس باسکرا زریان کە بابەتی ئەو دۆلارانەی کە لایەن ئەمریکاوە قەدەغە کرابوو کە بێتە ناو خاچی عێراق یان با بڵێن بلۆک کرابووەکەوانەی ئاماژی پێدەن قسەیەکەیە کە دەستی پێکردوتەوە تاوەکو ئێستا هەرچەندە بە دوواداچوون کرد لایەنی فەرمی تاوەکو ئێستا با بڵێن بەڕوونی بە بڕەکەی و کاتەکەی دیاری نەکردووە بەڵام ئەوەی کە هەیە ئەوەش وەک ئاماژەی پێدەن دۆلار دەستی پێکراوەتەوە کە بێتە ناو خاچی عێراق. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە ئەو سێ بابەتە دەست پێکهێنانی حکوومەتی تازای عێراق وتارەکانی دۆناڵد ترەمپ بەتایبەتی پیرۆزباییکردنی لە عەلی زەیدی و لەگەڵ ئەوەشدا هاتنەوەی دۆلار یان هەناردەکردن با بڵێن هەناردەکردنەوەی دۆلار لە دەرەوەی وڵات بەتایبەت لە ئەمریکا بۆ عێراق ئەو سێ بابەتی سەرەکین کە وایان کردووە بەهای دینار بەرامبەر بۆ دۆلار تا ڕادەیەک بەرز ببێتەوە. جا زریان سەبارەت بە هەر بە نرخی یان با بڵێن بەهای دینار بەرامبەر بە دۆلار بە شێوەیەکی گشتی لە سەرەتای هەڵگیرسانی جەنگ تاوەکو ئێستا کاریگەری زۆری هەبووە کاریگەری لەسەر بازار دروست کردووە لە کەرتە جیاوازەکان لە بابەتە جیاوازەکانی ناو بازار ئەوەی کە زۆر گرینگە ئەوەی کە زۆر بە شێوەیەکی بەرچاو با بڵێن کاریگەری لەسەر کردووە بەرزبوونەوەی نرخی پارچەی یەدەجی ئۆتۆمبیلەکە من بە دوواداچوونم بۆی کردووە لە ئێستادا کە کەسێک پێویستی بە پارچەیەکی یەدەجی ئۆتۆمبیل بێت بە دۆلار نرخەکەی زۆر بەرز بۆتەوە کاریگەری زۆر لەسەر هاوڵاتی دروست کردووە لەگەڵ ئەوانشدا بابەتەکانی دیکەش خواردەمەنیەکان پێداویستەکانی دیکەی ناوماڵ ئەوانش بە هەمان شێوە نرخیان بەرز بۆتەوە سەبارەت بەو بابەتە کە بەتایبەتی لە ماوەی ئەو 40 ڕۆژەی کە جەنگ هەڵگیرسا بوو دوای ئەوەش لە ڕاگەیاندنی ئاگربەست کاریگەری هەر هەبوو وردە دابەزیەوە بەڵام لە ئێستادا ئەگەر بێت و نرخی دینار کەمتر بێتەوە لە 150,000 دینار ئەمە بە شێوەیەکی بەرچاو کاریگەری لەسەر بابەتەکانی دیکەشەکە بەڵام وەکەوەی ئاماژەم پێدا بابەتی پارچەی یەدەجی ئۆتۆمبیل و خواردەمەنیەکان لە بازاردا بە شێوەیەکی بەرچاو کاریگەریان هەبوو بێ هەتا بابەتەکانی دیکەش مەسەلەن ئەوەی کە ڕاوەستانی هەناردەکردنەوەی گازی ماڵان و ئەوانش کاریگەری لەسەر بازار هەبوو بەڵام ئەوەی پەیوەست بێ بە نرخی دینار بەهای دینار ئەوە بوو وەک ئاماژەشم پێدا لە بازاڕیش لە شەقامیش هاوڵاتیان ئاماژە بەوەدەن یان نووسینگەکانی خاوەن با بڵێن خاوەنی نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراو بە شێوەیەکی گشتی بەو سێ هۆکارێکە ئاماژەم پێدا وتارەکانی دۆناڵد ترەمپ پێکهێنانی حکوومەتی تازە و هەناردەکردنەوەی دۆلار لە ئەمریکا بۆ ناو عێراق بە هۆکاری سەرەکی ئەزانن زریان بەوەی بەهای دینار لە ئێستادا بەرز بووتەوە. پەیامنێرمان ڕامان مستەفا لە هەولێرەوە ڕامان سپاس بۆ زانیاریەکانتمان دوو نەبی. ماوەی نزیکەی مانگێکە نرخی زێر لە بازاڕەکان بەراورد بە پێشوجێ گیرترە زەڕنگەرانی کەرکووک گەڵێن لە مانگی ڕابردووە گۆڕانکاریەکی کەم بەسەر نرخی زێڕە هاتووە بەڵام لەگەڵەوەیە هێشتا بازاڕی کڕین و فرۆشتن هەر بە سستی ماوەتەوە. ئەندامێکی سندیکای زەڕنگەرانی کەرکووکی ژەڵێت چاودێریان لەسەر زەڕنگەران و نرخ و کواڵیتی زێڕیش هەیە. نرخی زێر لە بازارەکانی کەرکووکدا جۆرێک لە جێگیربوونی بەخۆ بینیوە. زەڕەنگەرێکی شاری کەرکووک دەڵێت نرخی زێر لە ماوەی مانگێکدا گۆڕانکاری ئەوتۆی بەسەردا نەهاتووە. ئاڵتون استقراری کردەوە لە ملیۆنێک و 220,000 گەڕایەوە 975 تقریبا ئایاری 21 ئێستا هەمیسان گەڕایە ملیۆن و 10,000 ئەم تەوەتر جیۆسیاسیە واکە لە ئاڵتون استقرار نەکە بەسە حالیەن لەم مانگە استقراری کردووە ئەگەرێتە ملیۆن و 10 داوازێتە 980 ملیۆن و 25 ملیۆن و 40 هەر لەم دەورەیە چەنە استقرار بێ خەڵکەکە ئەزانێت هەدەفەکەی چییە بازێکی هەیە تجارەتی پێوەکە بازێکی هەیە زۆر حەزی بە ئاڵتونە دێ ئەیکڕێت
یان دوای ئەوەی بۆ بکوزاوە جاران مەسەنە بۆ نمونە بکوزاوەیەک 15 مەسقال لەمە کردە ئێستاکە بۆتە 10 مەسقال بۆتە 8 مەسقال تاسیری زۆرە ئەم بەرز بوونەوە. ئەندامێکی سندیکای زەڕەنگەرانی کەرکووکیش پێی وایە بەرزی نرخەکان بۆتە هۆکارێک بۆ سستی بازار لەسەر ئاڵتوچەکان ڕقابمانێ لەسەر مراقبەی زیێڕەکانیانەکەین مراقبەی نرخەکانیانەکەین ئێستا هەنێ هەیە لە بەغدا و لە مەسەن لە هەنێ شوێن هەیە لە شارەکانە ئەو نرخانە ڕاست نییە سێلەگەل 10,000 دینار بینێتیان ئەوە بینێتی خۆی ئێستا چونکەم ئاڵتون بەرزە خۆی فەرقی بینی کڕین و فرۆشتن ئەگەر 100 سنت بێ جاران 120 سنت بوو 120 سنتەکە تقریبا نزگەی 19,000 دینارە چۆن 10,000 فەرقا لە بین کڕین و فرۆشتن ئیتر خەڵکی پێ خەڵەتێنەوە سعرانە سعرەکەی سعری حەقیقی نادەن ئێمەش مراقبەی ئەو سعران ناکەین ئێستا تا سعری خوارەوەمان بەڕاستی لا بردووە خەڵکی گلەیە کرد ئەویت سعرەکە بینی زۆرە خۆشی ئەو نەبینی دەرەچێ بەستە بە سعری فرۆشتندانی هەتا خەڵک چۆن غەدری لێ نەکرێ. ئەگەرسی لە ئێستادا نرخی زێر بەراورد بەسەر ڕۆژی شەڕی نێوان ئەمریکا ئێران کەمی کردووە بەڵام نازێژیری دۆخیا بووری وای کردووە خواست لە سەکڕینی ئاڵتون کەم بێتەوە. عومەر غەریب کورسات نیوز کەرکووک. لەسەر ڕاستپاردە و فەرمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵمەتی چاکردن و نۆژەنکردنەوەی شەقام و کۆڵانەکانی سلێمانی بەردەوامە هەتاوەکو ئێستا نزیکەی 14,000 مەتر چوارگۆشە لە شەقام و ڕێگا سەرەکیەکانی شار چاک کراوەتەوە بە پێی پلان کە داڕێژراوە بۆ هەڵمەتەکە بڕیار وایە 80,000 مەتر چوارگۆشە لە شەقام و کۆڵانەکان قیرتاو بکرێت و نۆژەن بکرێتەوە. هەڵمەتی نۆژەنکردنەوەی شەقام و کۆڵان و ڕێگە سەرەکیەکانی سلێمانیە. دێمەنەکان کارکردنی تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە لە شەقامێکی سلێمانی. هەڵمەتەکە لەسەر فەرمان و ڕاستپاردەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت چەند ڕۆژێکە دەستی پێکردووە و هەموو ئەو شەقام و ڕێگە سەرەکیانەی زیانیان بەرکەوتووە نۆژەن دەکرێنەوە. بۆ برانی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بودجێکی پێویست بۆ جێبەجێکردنی هەڵمەتی چاکساتی شەقامەکان دەستی پێکردەوە و تیمەکانمان ڕاست پێراون کە بە خێراترین کات ئەو گرفتانەی کە لەسەر شەقامەکان ئاستەنگی بۆ چۆ شۆفێران دروستکرد بوو چارەسەر بکرێن و لە ئێستادا هەڵمەتێکی زۆر چڕ لەلایەن تیمەکانمان لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی دەستی پێکردووە و ئەو هەڵمەتانە بەردەوامی دەبێت هەتا وەکوونێ ئەو شەقامانەی گرفتی بۆ چۆ شۆفێران دروست کردووە و ئەو گەڕەکانەشی کە پێویستیان بە کاری کۆنکرێتکردنەیە دەستی خزمەتگوزارای پێ دەکات و چارەسەری گرفتەکانیان بۆ دەکرێت. ئامانجی هەڵمەتەکە چارەسەرکردنی چاڵ و چۆڵی شەقامەکانە بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان و دروستکردنی ئاسانکاری بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادە بەردەوامە. لە کاتی دەستپێکی هەڵمەتەکەش تا ئێستا 14,000 مەتر چوارگۆشە قیرتاوکرا و نۆژەن کراوەتەوە. دەستمان کردووە بە هەڵمەتی کاری قەشکردن و چاکردنی ئەو شوێنانەی کە زۆر خراپ بووە بەڵام وەکو ئەوەی کە هەڵمەتەکە کە دەست کراوە بە کاری قیر لەبەرەوەی کە کەشی ئاو هەوا باران ڕێگەی ناوین کارگەکان بکرێتە ئیش لە ڕۆژی پێنجشەمەوە ڕۆژی پێنجشەمە کاری پەڵەپەڵەکانمان چاک کردووە ڕۆژی هەینی و ڕۆژی شەممە کە ئەمڕۆکە بە فاریشە دەستمان کردووە نزیکەی 14,000 مەتر مڕەبع ئیشی کاری پێکردنمان کردووە. بەپێ ئەو پلانی کە دانراوە بۆ هەڵمەتی نۆژەنکردنەوە و چاکردنی شەقام و کۆڵانەکانی سلێمانی نزیکەی 80,000 مەتر چوارگۆشە چاک دەکرێت. هاوڵاتیانیش دەتوانن لە ڕێگەی پۆرتاڵی خزمەتەوە لایەنە پەیوەندیدارەکان لە خراپبوونی ڕێگاوبان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی تیمەکانی نۆژەنکردنەوە بە زووی بگەنە شوێنەکە و دەست بە چاکردنەوەی ڕێگاکان بکەن. هەڵمەتەکەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەردەوامی هەیە و بەوتەی خۆیان ئەم هەڵمەتە هەڵمەتێکی کاتینیە و ئامانجیانە سیما جوانەکەی شار وەک خۆی بمێنێتەوە و ڕێگایەکی ئاسوودەتر و باشتر بۆ هاوڵاتیان و شۆفێران دابین بکەن. دنیا ماجێت کورسات نیوز سلێمانی. ئەم بارودۆخەکە لە ناوچەکە دروست بوو جەنگی ئێران و داخرانی گەروی هۆرموز و ئەزانین هەتاوەکو ئێستاش بارودۆخەکە باش و لەبار و گونجاو نییە هۆکاریگەری دروستکرد بێگومان لەسەر وڵاتانی ناوچەکەش هەتاوەکو ڕادێک لەسەر هەرێمی کوردستانیش لەخوا بەزیابێگە هەر ئاواش دەرچین هێشتا بارودۆخمان خراپ نییە بەڵام ئەوە لەگەڵەوەیە کە نرخی
دینار بەرامبەر بە دۆلار دابەزێنی تۆمار کرد بۆ هۆیەوەی کە نرخی کاڵا و شمەک و بە تایبەتی خۆراکیش تا ئاستێک بەرزبوونەوە تۆمار بکات لە هەرێمی کوردستان. پەیامنێرمە هەوار عەلی لە دهۆک لەم بارەیەوە هەندێک زانیاری بۆ کۆکردوینەوە با بینەری بزانین لە دهۆک لەم بارەیەوە چ باسە. چەند ڕۆژێن بۆریدا هێک لە پارێزگاها دهۆکێ شێوەیەکێ بەرچاو گران بووینە ئانکو 2,000 ji berî nû keçûyîne ser da ku an bizanîn kanê rewşa bihayê hêkan çawan e digel min da Hacî Salih Berwarî xudanê vîsîngaha Murat belê kak Salih ev bijîn 18 sala tu karê firotina hêka dikey erê giraniya van hêkan bû çi zivirînî bû çi giran bûye destpêkê xêranamet keyin destpêka nisbet vê giraniyê axlabet berinikeş çirkat hatin حکمت ممنوع کردین داخل نابیدن بری نکجی ایران را داخلی جنوبی بو اوجی به وشاری یا قطع بوی و جمع او دهاتی ویرجی 30 ساده بری نکه بو باجر مروی بو هر معامله که بید اوجی نکه چی تخوره سبب و چند گرم بوی نفیکه چند بهای و گرم بری نکه 48 تا بو کارتون 12 طبق نکه حتی هفته 4 حتی اوی ساعت از یلداد آقام حتی هفته 4000 جی چیدن چید هفته 4 هند گرم بوی نه یک جار گله گرم بوی طبقه هیک چند بو چوی چند طبقه بری نکه مب 4 فرود حتی نکه 6 باشه که چون طبقه 6 حجی هم بحثی کلوپلندی بکن شوایه که گشتی برنج زیده اول دمکی دا گران ببون دم شرق ایران و امریکا نوکیجی 80 گران 80 گران نه نخوام بس نسبت هیچ سیدا وقت کرونا جی مد اینان هیچ جمله نگیج بود في حد حتی 64 جی ما فرودی جمله بس اول جاره و 18 سال شوله من جمله جی اول جاره دیگه في حدی نسبت هیچ هیچ وقتی جی عام 80 گران بود و نهات یا خواره بس چرا سریا ولدیف وان خبرات هی چرا سری ارزان بونا هی کات شده درسته اما خوش بسیاره گله نسبت هیک سیدا 30 ساده دهاتی یه معامله که بونم لازمه بود داخلی بیتن مشکل او 30 ساده نادنم میگه مال که ادم 4 5 چه هیکای هی معامله هیکا میتن داخلی هم اوجش تا جنوبی اگه حکمت هاری کاری کرد میگه بابا بس و هیامه دا بو باجر ما بیتن دسعرا گله هدا خورد چی بیت بزوریتا 4000 اوسا طبقه بس هندی چتا جنوبی سیدا جنوبی مشکل مشتری حاضر ب 75 اوج مجبورن فرقنا خورد دست خوش بله وکو دیار لپارزگاه دهو که جبو هر کارتون که هیکان نزدیکی 20000 حتی 25000 دیناران بلند بوده پراستیجی اوه گرانیه به شیوه که گشتی کاریگری لسر جیانا خلکی کریه بتایبتی او خلکی آسناونجی کاریگری لسر جیانوان بگشتی کریه ئەزانین کە دووشەممەی ڕابردوو سەرۆکۆماری عێراق عەلی زەیدی ڕاستپارت بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق عەلی زەیدیش قبوڵی کرد بۆ ئەوە مەبەستە ژێوە دیدار لەگەڵ هەموو حیزبەکان بکات لەوانە حیزبەکانی هەرێمی کوردستان ئێستاش گەیشتۆتە سلەیمانی گەیشتۆتە فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی لەلایەن سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان و پێشوازی لێکرێت بەڕاستەوخۆ بینەری دیمەنەکان بینەگەڕێمەوە وڵاتان. سڵاو لێ بێتم کاتەوە باش ئەم دیمەنانی کە دەیبینن ئەمە ساتی گەیشتنی عەلی زەیدی سەرۆکۆماری ڕاستپێژراوی عێراقە هەڵبەت وەک دەزانین ماوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن سەرۆکۆماری عێراقەوە ڕاستپێژرا بۆ پێگەنانی حکوومەتی نوێ بەڵامی ترەوەیە لە دوایەوە گەشتەکانی کۆبوونەوەکانی دەستی پێکردو بۆ پێگەنانی حکوومەت و ڕازیکردنی لایەنەکان هەڵبەت ئەمڕۆ
با بڵین هەرێمی کوردستان شوێن و مەکانی سەرەکی عەلی زەیدی بوو بۆ کۆبوونەوە بۆ کۆبوونەوە و قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکان و لە دوای ئەوەی کە لە بەیانیم ڕۆگەیشتە شاری هەولێر لەگەڵ چەند لایەنێک لە هەولێر کۆبوونەوەی کردووە ئێستاش لە شاری سلێمانیە ئەمڕۆ کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگ ئەنجامەدات لە سەراستی باڵا لایەنەکان لە شاری سلێمانیە ئەوەی کە دەبینین ئێستا مە فڕۆکەخانەی نەدوڵەتی جەلال تاڵەبانیە لێرە فڕۆکەی سەرۆک وەزیرانی ڕاستپەرژرا عەلی زەیدی فڕۆکەکەی نیشتۆتەوە و لێرە وەفدی پێشوازی ئامادەیان هەیە کە پێکهاتوون هەریەکە لە باڵ جەلال تاڵەبانی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان قوبات تاڵەبانی جێگری حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها دەرباز کۆسڕ ڕەسوڵ و خالی شوانی و دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی کە پێشوازی دەکەن لە ئەو تیمەی کە با بڵێن عەلی زەیدی و تیمەکەی کە ئەمڕۆ دێن هەڵبەت کۆبوونەوەکانی ئەمڕۆی لە شاری سلێمانی کۆمەڵی کۆبوونەوەی گرنگ دەبن سەرەتاوی کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان دەبێت بە پێوە زانیارانی کە هەن تاوەکو ئێستا کۆبوونەوەکانی درێژە دەکێشێت و لەگەڵ چەند لایەنێکی دیکەدا کۆ دەبێتەوە بە تایبەتی با بڵێم لە دوای کۆبوونەوەکی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان کۆبوونەوە لەگەڵەوەی لا گوندی ئەڵمانی و دوای ئەوەش با پێی زانیارەکان تاوەکو ئێستا لەگەڵ لایەنەکانی دیکە کۆ دەبێتەوە کە با بڵێن ئەو لایەنانی دیکەن کە کۆمەڵێک لایەنی جیاوازن بەپێی گشتی وەکو ئاماژەم پێکرد یعنی بابەتەکە بەم شێوەیە تاوەکو ئێستا و ئێستا هەمووان لە چاوەڕوانی ئەوەدان کە سەرۆک وەزیرانی نوێی با بڵێن ڕاستپێزراوی عێراق بەس دابەزینی سەرۆک وەزیرانی ڕاستپێرزراوی عێراقە بۆ فڕۆکەخانەی نێودوڵەتی جەلال تاڵەبانی و لێرە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو پێشوازی دەچێت دیمەنەکان ڕاستەخۆن فڕۆکەخانەی نێودوڵەتی جەلال تاڵەبانی لێرە وەفدەکە ئامادەییان هەیە و بۆ پێشوازیکردن لە سەرۆک وەزیرانی ڕاستپێرزراوی بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقن ئەوەی کە دەبیننەوە تەوقەیەک و باوشێکی گەرمی نێوان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو وەفدە بوون کە بڵێن هاتوون بۆ شاری سلێمانی ئەمڕۆ لێرە کۆبوونەوەکان ئەنجامەدەن و لە لای با بڵێن هۆڵی تایبەتی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانیشەوە کە ئاماژەم پێکرد پێشتریش هەریەکە لە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دەرباز کۆسڕ ڕەسوڵ خالی شوانی دکتۆر هەڤاڵ بوبەکر و وەفدێکی دیکە ئەمڕۆ لێرەن و بۆ پێشوازیکردن لە عەلی زەیدی ئەم دیمەنانی کە دەبینن دیمەنی ڕاستەوخۆن لە ئێستادا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و عەلی زەیدی لە گفتوگۆدان و هەر لە کاتی دابەزینی لە فڕۆکەکەدا با باوش و تەوقەیەکی گەرم پێشوازیان لە یەکتری کرد ئێستا هەڵبەت دەچنە نێو هۆڵی فڕۆکەخانەوە و کۆبوونەوەکی کورد ئەنجامەدەن و پاشان کۆبوونەوەکە ینی خۆی لا دەباشان و لە شوێنەکانی دیکە دەست پێ دەکات دەمەی کە دەبینن ئەمە دیمەنەکان ڕاستەخۆن هەر ئێستا لە پاشگەیشتنی و پاش دابەزینی لە فڕۆکەکەی عەلی زەیدی با بڵێن سڵاو لە هەموو ئەو وەفدە دەکات کە ئەمڕۆ بۆ پێشوازی ئەو هاتوون وەوە گوتم ئێستا دەچنە هۆڵی کۆبوونەوە لە فڕۆکەخانەی نێودوڵەتی جەلال تاڵەبانی بەڵام کۆبوونەوەکە ئێرەیان کورد دەبێت و دوا بەدوێ ئەمە ڕاستەوخۆ بەڕێ دەکەون بەرەو دەباشان و لە دەباشان کۆبوونەوە ئەنجامەدەن و کۆبوونەوەکان لەوێ بەردەوامیان دەبێت و پشتی ئەوە پاشی ئەوە با بڵێن چەند کۆبوونەوەیکی دیکەی هەیە لەگەڵ لایەنەکانی دیکەدا و ئەوەش لە ماوەکانی ڕابردوودا ڕوون دەبێتەوە کە ئامانجی کۆبوونەوەکە چییە و لەسەر چی گفتوگۆیان کردووە لەسەر چی ڕێکەوتنیان کردووە زریان ئەمە زانەرەکان بوو لای من ئێستا ئەوان پێم وابێ دیتر بەرەو هۆڵی کۆبوونەوە ئاڕۆنەوە لێرە پشوکی کورتەدەن و ڕاستەوخۆ دەچنەوە بۆ دەباشان و لە دەباشان درێژە بە کۆبوونەوەکان و ئەو پەیامی کە سەرۆک وەزیرانی ڕاستپێرزراوی بۆ پێگەنانی حکوومەتی عێراقی تر کە هەیەیەوە گفتوگویانی کەیگەن و هەڵبەت دەرەنجامی کۆبوونەوەکانیش بۆ پێکهێنانی یاخۆ بڵین ئامانجی سەرەکی سەردانیکردنەکەی هەم لە هەولێر و هەم لە سلێمانیش ئەوەیە کە دەیانەوێت هەموو لایەنەکان گفتوگویان لەگەڵدا بکەن بە تایبەتی لایەنە سەرەکیەکان گفتوگویان لەگەڵدا بکەن بەوەی کە بتوانن بە زووترین کات حکوومەتی نوێ پێک بهێنن.
زۆر باشە ئەمیر دەستخۆش ماندوو نەبی بێگومان لە ڕێگەی شاشەی کورسات نیوزۆ بە بەردەوامی دوایین هەواڵ و زانیاریەکان لەم بارەیە گوازینەوە زانین کە عەلی زەیدی لەگەڵ سەرۆکیەکەتی نیشتیمانی کوردستان لە دەباشانکۆ بێتەوە وەکو وتمان عەلی زەیدی ڕاست پێردراوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و ئەم سەردانیکردنانی بۆ ڕازیکردنی هەموو لایەنەکان هەموو حیزبەکانە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانیش یەکێک لەو حیزبانەیە کە گرنگاوە جێپەیەکی جێدەستێکی دیاری هەیە لە گۆڕەپانی سیاسی عێراقا. ئێستاش عەلی زەیدی سەردانی سلێمانی کردو بۆی کە لەگەڵ سەرۆکیەکەتی نیشتیمانی کوردستان با فڵجە لە تاڵبانی کۆب بێتەوە دەربارەی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. چاوتان لەسەر شاشەی کورسات نیوز بێ ئێمە لە ڕێگەی کورسات نیوزۆ بە بەردەوامی نوێترین زانیاریەکان و ئەنجامی کۆبوونەوەکان ئەخەینە ڕۆ. ئێستا گەڕێنەوە لای هەواڵە ئابوووریەکانمان ئەچینە ڕۆژهەڵاتی کوردستان. ژمارەی گەشتیارانی ئەشکەوتی سەهۆڵان بەهۆی جەنگی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و هەروەها خراپی دۆخی دارایی هاوڵاتیان کەمی کردووە. سەهۆڵان دووەم گەورەترین ئەشکەوتی ئاوی ڕۆژهەڵاتی کوردستانە، شوێنێکی سەرنجڕاکێشی گەشتیاریە. قوڵایی ئاو لە هەندێک شوێنی ئەگاتە 62 مەتر و جیاوازی پلەی کەشوهەوا لە دەرەوە و ناو ئەشکەوتەکە لە نێوان 10 هەتاوەکو 15 پلەیە. ئەچینەوە فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی لە بەرەوەی کە ئەمیر لەوێ ئامادەیە بێگومانەمە گرنگترین هەواڵی ئەمڕۆیە سەردانەکەی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوی عێراق. ئەمە بچمۆ لای ئەمیر بزانێکین لەم بارەیەوە بۆ ئەوەی کە زانیاری ترمان باتێ زیاتر قسەمان بۆ بکە. ئەمیرە گەڕێمەوە لای تۆ پێمان بڵێ کە پێشوازیەکە بە شێوەیەک بوو لێستا بەدواوە چی ئەکەن لە کوێ کۆبنەوە و ئامانجی سەردانەکەمان بۆ باس بکە. زریانەوەی کەمە لێرە بە چای خۆمان بینیمان هەڵبەت لە 5:20 خولەق لەو نزیکانەیە فڕۆکەکەی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوی عێراق گەیشتە فڕۆکەخانەی دەوڵەتی جەلال تاڵەبانی و لێرە یەکەم کەس کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگاری سلێمانی ڕۆیشتن بەرەو پێشوازی و لێرە پێشوازیێکی گەرمیان لێکراوە وەک لە دیمەنەکانەوە بینیتان بە تەوقە و باوشێکی گەرم و گوڕەوە لێرە لە فڕۆکەخانەی دەوڵەتی جەلال تاڵەبانی پێشوازی لێکرا. هەڵبەت دوایەوە ژۆفتێک کە پێکهاتبوون لە هەرێک لە جێگری سەرۆکی حکومەت بەڕێز قوبات تاڵەبانی و دەرباز کۆسەر ڕەسوڵ خالی شوانی و چەندین ئەندامی دیکە کە لە نێو وەفدی پێشوازەکەدا بوون و لێرە پێشوازێکی گەرمیان لێکراوە. لێرەوە با بڵین یەکەم کۆبوونەوە کە لە نێو فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانیدا دەبێت فڕۆکەخانەی دەوڵەتی جەلال تاڵەبانیدا دەبێت کۆبوونەوەیەکی کورسە و تەنها پشوویەکە و دوا بەدوای ئەوە ئێستا سەرجەمی ئەو ڕێکارە پرۆتۆکۆڵیانی کە لە دەرەوەی هۆڵی کۆبوونەوەکە با بڵین لێرە تەواوکرا و جیرانەتە بەر ئۆتۆمبیلی تایبەت ئامادەکراوە بۆ ئەوەی کە ئەو پرۆتۆکۆڵێکە بۆ سەردانیکردنەکانی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو بۆ پێگەنانی حکوومەتی نوێی عێراق بگیرێتە بەروە یەکەم کۆبوونەوە لە دەباشان دەبێت لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەی کە هەبێت بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پاشان دەچێت بۆ گوندی ئەڵمانی لەگەڵ جوڵانەوەی نەوەی نوێدا کۆ دەبێتەوە و دوای ئەوەش بە سەرجەمی کۆبوونەوەیکی دیکەی دەبێت کە سەرجەم لایەنەکانی دیکەش لەگەڵ ئادا دەنیشن بەڵامەوە دیار نییە لەکوێ و تاوەکو ئێستا زانێرم بەدەست نەگەیشتووە بەڵام ئەوەی هەیە ئامانجی سەردانیکردنەکەشی وەک دەزانین لە دوایەوەی کە لایەن سەرۆک کۆماری عێراقەوە ڕاستپێردرا بۆ پێگەێنانی حکوومەت ئیتر ماوەی 30 ڕۆژی لە بەردەستدایە بۆ پێگەێنانی حکوومەت و ئێستا و دەبێت لەگەڵ سەرجەم لایەنەکاندا گفتوگۆ بکات چونکە هەر لە دوای ئەوەی کە ڕاستپێردرا کۆبوونەوەکانی دەستی پێکرد لە سەراستی باڵا لە عێراقدا و هەرێمی کوردستانیش هەڵبەت دەبێتە وێزگەیەکی گرنگ کە سەرۆک وەزیرانی نوێ دەبێت سەرجەم لایەنە سەرێکیەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستانیشدا لەگەڵاندا کۆ ببێتەوە گفتوگویان لەگەڵ بکات بۆ شێوازی نوێی پێگەێنانی حکوومەت یاخو شێوازی نوێی حکوومەتی داهاتووی عێراق چۆن بێت و پۆستەکان چۆن بن چۆن دابش بکرێن و بۆیە هەر بۆیە ئێستا لە سلێمانیە و یەکەم شوێنی ژۆگوتم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان کۆ بێتەوە کامەش با بڵین کۆبوونەوەیەکی چاوەڕوان کراو بوو و کۆبوونەوەیەک بوو کە دەبوو بکرایە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی یەشەکە لە لایەنە سەرێکیەکانی پێگەێنانی حکوومەتی عێراق بۆیە ئێستا بە دڵنیاییەوە ئەوەی کە هەیە زانیاری بێت کۆبوونەوەکە ئامانجی سەرەکی ئەو بابەتەیە ئەوەیە کە لێرە کۆ دەبنەوە بۆ پێگەێنان و یاخود گفتوگۆکردن لەسەر شێوازی پێگەێنانی حکوومەتی ئایندەی عێراق. باشە ئەمیر دەستخۆش ئێمە بێگومان لە درێژایی نەشرەکە ئەگەڕێینەوە لات زانیاری زیاترت لێ وەرەگرین لە ساغ بێ ماندوو نەبی دەستخۆش با پێشەوەی بچمەوە لای ئەمیر باسی ڕۆژهەڵاتی کوردستانم کرد باسی ئەشکەوتی سەهۆڵانم کرد ئەشکەوتێکی یەکجار جوان و سەرنجڕاکێشە بەڵام وتم ژمارەی گەشتیاران
کەمی کردووە. با ئەو راپۆرتە ببینین کە دەربارەی ئەشکەوتی سەهۆڵانە ئەگەڕێمەوە وڵاتە. ئەشکەوتی ئاوی سەهۆڵانە لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵانی ڕابردوو لەم کاتانەدا ئەم شوێنە پڕ دەبوو لە گەشتیار، بەڵام ئەم ساڵ بەهۆی جەنگی چەند ڕۆژەی واشنگتۆن دژی ئێران و بارودۆخی خراپی دارایی هاوڵاتیان کەمتر سەردانی ئەم شوێنانە دەکرێت. ئێرە ئەشکەوتی سەهۆڵانە لە بینی مەهاباد و بۆکاندایە لە 43 کیلومتری شارستانی مەهاباد. نێو ئەشکەوتەکە لە قوڵای ئاوەکەیرە لە دەست پێ دەکات لە 1 میتر تا 62 میتر قوڵە، ئاخرین قوڵای ئاوەکەشی. قەیرانی شڕێکە بەداخەوە وڵاتی گرتوێتەوە، ینی مسافر هەرگەشتیار زۆر کەم بووتەوە. باوەڕ دەکەی و ساڵەکان نارە حەست چیوان نهاتوە خەڵک زۆر کەم. ئەم ئەشکەوتە بە دووهەمین ئەشکەوتی ئاوی ڕۆژهەڵاتی کوردستان دادەنرێت. شوێنێکی یەکجار خۆشە، شوێنێکی گەشتیاریە، هاوڵاتیان سەردانی ئەم شوێنە دەکەن. ساڵانی ڕابردوو کە من داهاتم بۆ ئەم ئەشکەوتە خەڵکێکی یەکجار زۆر دەهات، بەڵام ئەم ساڵ کە بەهۆی ئەم زەنگەی بەرەوکی وڵاتی ئێرانی گرتووە لە چاو ساڵانی ڕابردوو یەکجار خەڵکێکی کەم دێت سەردانی ئەم شوێنە دەکات. ئەشکەوتی سەهۆڵان لە نزیک گوندی سەهۆڵان هەڵکەوتووە. خەڵکی خۆزیەی ناوچەکە ئەم ئەشکەوتە بە کونەکۆتە دەناسن. هۆکاری ئەم ناوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دەرەوە و ناوەوەی ئەشکەوتەکە بەدەیان هێلانە کۆتر هەیە. ئەو ئەشکەوتە لە قەدیمەوە لە زۆوە بە دوونیە و مەشهور بوو. دوونیەوە کەژێکیان پێیان دەکوت کونە کۆترێکیان پێیان دەکوت کونە ماڵان و ئەو دەرکەی کالحانەکانی گەشتیارەکان پێدا دەڕۆنە خوارە بە دەرکەی کونە ماڵاندا دەڕۆن و بە دەرکەی کونە کۆتردا دێنە خوار. وەڵاجا شوێنێکی باستانە، شوێنی تەبیەتێکی خۆشی هەیە، ئەنی بەڕاستی جگایکی تەن ڕاکێشە. قوڵایی ئاو لە هێندێک شوێن دەگاتە 62 متر و جیاوازی پلەی کەشوهەوا لە دەرەوە و ناوەوەی ئەشکەوتەکە لە نێوان 10 تاوەکو 15 پلەیە. لە ساڵانی ڕابردوودا ئەشکەوتی سەهۆڵان زمەی دەهات لە گەشتیارانی ناوخۆی ئێران و بە تایبەتی دەرەوەی ئێرانیش، بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەم زەنگەی بەرۆکی وڵاتی ئێرانی گرتووە کاریگەری تەنیا نەک لە بازاڕەکان بەڵکو لە شوێنە گەشتیارەکانیشی هەبووە. وەکو دەبینین زۆربەی ئەو بەلەمانەی لێرە لە ساڵانی ڕابردوو گەشتیاران دەگواستەوە ئێستا بێکارن و وەکو پێویست گەشتیار و لە ئەشکەوتی سەهۆڵان ناکات. محەممەد حەسەن، کورسات نیوز، ئەشکەوتی سەهۆڵان، مەهاباد. ماوەی 64 ڕۆژە ئینتەرنێت لە ئێران بڕاوە. لێکەوتەی بڕێنی ئینتەرنێت تەنها بێبەشبوونی هاوڵاتیان لە ماڵپەڕە دەرەکیەکان نییە، زیانی گەورەی ئابووریش بۆ ئەو وڵاتە بە دوای خۆیان هێنێت و فشارێکی زۆری بە تایبەتی لەسەر خاوەن بزنسە ئۆنلاینەکان دروست کردووە. بەڵام ئێستا لێکەوتەکانی تەنانەت چوونەتە قۆناغێکی نوێوە. کۆمپانیای مێتا ئەڵێت بڕێنی ئینتەرنێت لە ئێران کاریگەری لەسەر ئەو کۆمپانیایش دروست کردووە. بڕێنی بەربڵاوی ئینتەرنێت و بۆ ئەو ماوە درێژخایەنە لە ئێران چووەتە قۆناغێکەوە کە نەک هەر لێکەوتەی ناوخۆی بەرچاوی بە دوای خۆی داهێناوە، بەڵکو لێکەوتەکانی لە کۆمپانیا زەبەلەحەکانی تەکنەلۆژیای جیهانیشدا دەرکەوتووە. بە گوێرەی داتاکانی نێتبلۆکس بڕێنی ئینتەرنێت لە ئێران چووەتە 64مین ڕۆژەوە و زیاتر لە 1500 ساعتە کە هاوڵاتیانی ئەو وڵاتە لە ئینتەرنێتی جیهانی دابڕاون. خەساری بڕێنی ئینتەرنێت لە ئێران تەنها بێبەشبوونی هاوڵاتیان نییە لە ماڵپەڕە جیهانیەکان و دابڕانیان لە پەیوەندیکردن بە دەرەوەی وڵات، بەڵکو دەستی خستووەتە بینەقاقەی ئابووری و کار و کەسابەت و بزنسە ئۆنلاینەکانی ئەو وڵاتەش. بە گوێرەی داتاکان 1 سەعات بڕێنی ئینتەرنێت لە ئێران 1,560,000 دۆلار زیان بە دوای خۆیدا دەهێنێت کە ڕۆژانە دەکاتە سەر و 37,400,000 دۆلار.
لە ناوخۆی ئێران جۆرێک لە چینایەتی لا دەستگەیشتن بە ئینتەرنێت دروست بووە، ڕێژەیەکی زۆر کەم لە هاوڵاتیان بە بەکارهێنانی سیمکارتی سپی، ئینتەرنەتی پرۆ یان بکڕینی VPN بە نرخی زۆر بەرز دەستیان بە ئینتەرنێت دەگات و بەشی هەرە زۆری هاوڵاتیان لێی بێبەشن. لێکەوتەکانی بڕینی ئینتەرنێت لەلایەن حکوومەتەوە لە ئێران لەسەر ئاستی جیهانیش دەرکەوتووە. کۆمپانیای مێتا ڕایگەیاندووە کە بەهۆی دوورکەوتنەوەی بەکاربەرە ئێرانیەکان لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا نزیکەی 20 ملیۆن بەکاربەری لەدەستداوە، هەرچەندە سەرڕای ئەوەش پێگەی مێتا لەسەر ئاستی جیهان بە بەهێزی ماوەتەوە و بەکاربەرانی ڕۆژانەی گەیشتووەتە سەر و 3 ملیار و 500 ملیۆن کەس. لە ڕووی داهاتیشەوە کۆمپانیای مێتا ئەدایەکی بەهێزی هەبووە بە گوێرەی داتاکانی کۆمپانیاکە لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا داهاتەکەی گەیشتووەتە 56 میلیارد دۆلار کە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کردووە و پوختەی قازانجەکەشی گەیشتووەتە نزیکەی 27 میلیارد دۆلار. بەڵام پێدەچێت بازار بە وریاییەوە کاردانەوەی پیشاندا بێت بۆ راپۆرتە داراییەکەی کۆمپانیای مێتا بەو پێی لە دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکە بەهای پشکەکانی کۆمپانیاکە دابەزینیان تۆمار کردووە. بەگشتی بڕینی ئینتەرنێت لە ئێران جگەلەوەی کاریگەری لەسەر هاوڵاتیان لە ناوخۆی وڵات دروست کردووە، لەسەر ئاستی جیهانیش بووە بە فاکتەرێکی کاریگەر لە پێنوێنیەکانی ئەدای کۆمپانیا گەورەکانی تەکنەلۆژیا و دەری دەخات کە لێکەوتەکانی سنووردارکردنی تەکنەلۆژیا و دیجیتاڵ لە وڵاتێک دەتوانێت سنوورەکان تێپەڕێنێت. بەپێی راپۆرتێکی لێکۆڵینەوەی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز ئەکسچێنجی نۆبیتێکس پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئێرانە هەیە و 3% ئەو مامەڵانەی تێیدا ئەکرێن پەیوەندیدارە بە بانکی ناوەندی و سوپای پاسداران و ئەو لایەنانەی کە لەژێر سزاکانی ئەمریکادان کە بە سەدان ملیۆن دۆلارە خەمڵێنرێت. لە راپۆرتەکەیە هاتووە سەرەڕای ئەوەی لە ماوەی جەنگەکەی ئینتەرنێت بڕاوە، بەڵام ئەم ئەکسچێنجە بەردەوام بووە لە کارکردن و کەسێک لەم ماوەی جەنگەیە 54 ملیۆن دۆلاری ڕاکێشاوە. با لێرە هەندێک زانیاری دەربارەی و راپۆرتەی ڕۆیتەرز بخەینە ڕووکە باسی نۆبیتێکسی کردوواڵە ئەم ئەکسچێنجە پەیوەندیدارە بە حکوومەتی ئێرانەوە باس لەوە ئەکات، بەڵام دیسانەوە ڕۆیتەرز دەڵێ نەخێ ڕەدی ئەکاتەوە، ینی ڕۆیتەرز لە گفتوگۆیەکە کە لەگەڵ نۆبیتێکس هەیە بۆ نۆبیتێکس وتەتی نەخێوانیە ئێمە ئەکسچێنجێکی سەر بخۆین و هیچ پەیوەندیەکمان نیە و بە تەواوەتی ڕەدی کردەوە. بەڵام ئەوەی کە باسی لێکراوە ئەوەیەکە ئەڵێت پرۆژەیەکی کریپتۆکەرەنسی زەبەلەحە لە ئێران لەلایەن دوو براوە دامەزراوە، ئەڵێ پرۆژەیەکی خێزانیە و خەڕازیەکان بەڕێوەی ئەبەن. خەڕازیەکان بنەماڵەیەکن زۆر نزیکن لە حکوومەتی ئێرانەوە، ئەگەر بیرتان بێ وەکو بینەر وەگەر متابعی سیاسی بنەزانن کە ماوەی ڕابردوو لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کە ماڵ خەڕازی بەرئامانجی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل کەوت، ژنەکەی هەر هەمان ڕۆژ گیانی لەدەستا و خۆشی دواتر بەهۆی سەختی برینەکانی و گیانی لەدەستا کە ئەم پیاوە وەزیری دەرەوەی پێشووتری ئێران و ڕاوێژکاری ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بوو و ئەوترێت کە مامی ئەم دوو برایە کە ئەم ئەکسچێنجیان دامەزراندووە. 11 ملیۆن بەکارهێنەری هەیە ساڵی 2010 دامەزراوە. هەروەها وەکوت مەڵێ پەیوەندی خێزان هەیە لەگەڵ حکوومەتی ئێران و 170 پشکی هەیە لە بازاری کریپتۆی ئێران، واتە ئەو مامەڵانە کە لە بازاری کریپتۆکەرەنسی ئێران ناکرێت 170 لای نۆبیتێکسە. بەپێی ئەو راپۆرتەکە ڕۆیتەرز بڵاوی کردوێتەوە. با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیە بزانین چی ترمان هەیە. باسی قەبارەی مامەڵەکانەکە لە ساڵی 2010ەوە ئەڵێ نۆبیتێکس لە ساڵی 2010 هەتاوەکو ئێستا 11 میلیارد دۆلار مامەڵەی ئەنجام داوە کە 103 پەیوەندیدارە بە حکوومەتی ئێرانەوە. واتە بانکی ناوەندی ئێران یەکێکە لەو دامەزراوانە کە لە ڕێگەی نۆبیتێکسەوە مامەڵەی کردووە و پارەی گواستوەتەوە. ئەڵێ لە مانگی 11 2024 هەتاوەکو مانگی 6
2025 500 میلیۆن دلار بانکی ناوەندی ئێران لەم ئەکسچێنجە کڕینی ئەنجام داوە. ئەمە هەموو زانیاریەکانن دەربارەی نۆبیتێکس و ئەوەی کە ئەوترێت نزیکەی بەپێی ئەو داتانە بێ کە ڕۆیترز بڵاوی کردوەوە نزیکەی سەدادەی هاوڵاتیانی ئێران و دانیشتوانی ئێران لە ڕێگەی ئەم کۆمپانیایەوە بێگومان ئاڵوگۆڕی دراویان ئەنجام داوە لە ڕێگەی ئەم کۆمپانیایەوە کارەکانیان کردوواڵێ ئەم کۆمپانیایە نەک کارەکانی دامەزراوە حکومیەکان بەڵکو هاوڵاتیانی ئاسایشی ئەنجام داوە بۆیە زۆر قورسە بتوانی جیای بکەیتەوە لێ کە کام مامەڵانە سەر بە هاوڵاتیانی ئاسایی ئێران کام مامەڵانە لەلایەن دام و دەستگاکانی پەیوەندیدار بە حکوومەتی ئێرانەوە ئەنجام دراون. وەزارەتی گەنجینەی ئەمریکا سزای بەسەر سێ کۆمپانیە ئاڵوگۆڕی درا و هەموو ئەو کۆمپانیانە سەپاندووە کە کار لەگەڵ ئەو سێ کۆمپانیای ئەکەن ئەڵێت ئەم ڕێکارە درێژەی ئەو هەوڵانەیە کە بۆ دروستکردنی فشار لەسەر ئێران گرتویانەتە بەر بۆ بڕێنی سەرچاوەداراییەکانیان. وەزارەتی گەنجینە ئەڵێت کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراوی ئێران هەموو ساڵێک ئاسانکاری بۆ ملیارەها دۆلار ئاڵوگۆڕی دراوەکەن و لەبەر ئەوەی ئێران بەشی هەرە زۆری نەوتەکەی بەچی نەفرۆشێت و پارەکەی بە یوان وەرەگرێت ئەو کۆمپانیانە ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە ئاڵوگۆڕی دراوی پەیوەست بە هێزە سەربازیەکانی ئێران و هاوبەشەکانی و پرۆکسیەکان. وەزیری گەنجینەی ئەمریکا لە ڕاگەیەندراوەکە بە ئێرانەڵێت سەری مارەکە ئەژڵێت لەسەر فەرمانی دۆناڵد ترامپ بە هەموو توانە هەوڵێن سەرچاوەداراییەکانی هێزی سەربازی ئێران وشک بکەن. هەفتەی ڕابردوش وەزارەتی گەنجینە 344 میلیۆن دلار کریپتۆکەرەنسی بلۆک کرد بە تاوانیەوەی کە پەیوەندی بە ئێران و بەرپرسانی ئەو وڵاتەوە هەیە پێشەوەی سزای بەسەر 35 دامەزرا و کەسایەتی شاسەپاندە بوو بەهۆی ئەوەی کە ڕۆڵیان هەیە لە گواستنەوەی پارا بۆ ئێران. بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانیان ڕۆم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.